خۆشەویستەکانم، ئێمە خوای تەعالا خەڵقی کردوین، دروستی کردوین بۆ بەندایەتی کردنی ئەو. ئەمە فەرمایشتی خوایە لە قورئانی پیرۆزە، لە سوورەتی ذاریاتە، لە ئاەتی 56 خوای تەعالا بە ئێمەی موسڵمان و بە هەموو مرۆڤایەتی ئەفەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. أي جنوكا چونکە پەیامی ئیسلام و پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ جنۆکەشە. ئەی جنۆکە، ئەی پەریەکان، ئەی مرۆڤەکان، ئەی ئینسانەکان، ئەی ئادەمی زاد و نەوەکەی ئادەم، من ئێوەم خەلق کردووە بۆ بەندایەتی کردن، بۆ هیچ خەڵقم نەکردوون، بۆ هیچ دروسم نەکردوون، تەنها بۆ بەندایەتی کردن نەبێ. بەندایەتی کردنیش بە معنایەکی عام، بە معنایەکی گشتی خۆشەویستەکانم، بەو معنایەی کە هەرچی کار و گفتارەکانت هەیە بە میزان و بە ترازووی شەریعەت لێکی بدەرەوە ئەبێ بە عیبادەت. ئەگەر کارەکانت کردارەکانت لەسەر شەریعەتەکەی خوا بێ، هەر کارێک هەر گفتارێک کە ئەیکەی بەس بیدە لە ترازووی شەریعەت، ئەگەر بە پێی شەریعەتەکەی خوا بێ دڵنیا بە عیبادەتە، دڵنیا بە عیبادەتە. و هەر کار و گفتارێکیش ئەگەر پێچەوانەی ئەوە بێ دڵنیا بە قوربەسەری و نەگبەتیە، دژایەتی کردنی پەیامەکەی خوایە. وەک ئەوە وایە ئێستا بۆ نمونە یەکێ لەو سبلتانە، یەکێ لەو ئامێرانەی کە ئێستا لەناو ئەم مزگەوتەیە هەیە کە ئیش ئەکا بە کارەبای 220، بەو کارەبایە ئیشەکە. ئەگەر ئێستا تۆ کارەبایەکی تری لێ بدەی، بە شێوازێکی تر لێ بدەی، بە تەئکید ئەیسووتێنێ، بە تەئکید ئەیسووتێنێ. بە هەمان شێوە ئەم دنیایە وەکو ئامێرێک وایە خوای گەورە خۆی خەڵقی کردو، ئەزانێ بە چی شێوازێ ئیشەکە، بە چی شێوازێ ئیسلاح ئەبێ، چاک ئەبێ. بەڵام ئەگەر تۆ عەکسی ئەوە بجوولێیتەوە، وەک ئەوە وایە تۆ بڵێ ئەوە یابان لێی نەزانیوە، کۆریا لێی نەزانیوە، فڵان وڵات کە ئەو ئامێرەی دروست کردووە لێی نەزانیوە، من باشی لێ ئەزانم، ئەنشی تەقەیەوە شتێک ئەکەی پێچەوانەی ڕێنمایەکانی ئەو کۆمپانیا بێ بۆی ئەیسووتێنی. عینەن دنیای شوایە خۆشەویستەکانم، ئەگەر کارەکانت پێچەوانەی ڕێنمایەکانی خوای پەروەردگار بێ کە لە قورئانی پیرۆزە بەیانی کردووە و لە حەدیسەکانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە پەیامی خوای پەروەردگارە، ئەگەر پێچەوانەی ئەوە بێ ئەیسووتێنی دڵنیا بە. واللهی براینە، واللهی براینە، ئێمە خوای گەورە خەڵقی نەکردوین تەنها بخۆین بخەوین ڕابوارین. خوای تەعالا ئێمەی بۆ عیبادەت دروست کردووە، بۆ پەرستش. ئەگەر ئێمە بە پێی بەرنامەکەی خوا بجوولێینەوە لە ژیانمانە، واللهی خواردنەکەمان، خەوتنەکەمان، ڕابواردنەکانیشمان ئەبێ بە عیبادەت. بەڵام ئەگەر پێچەوانەی شەریعەتەکەی خوا بجوولێینەوە ئەبێ بە قوربەسەری و نەگبەتی. جا ئەبێ ئاگا ئەم فەرقە بزانین، ئاگامانیش لێی بێ. بۆیە براینە پێشینانی ئێمە، سەلەفی ئێمە زانویانە، دەرکیان کردووە، جوان تێگەیشتون لە دنیا. بۆیە کەسێک لە پێشینان ئەفەرمێ لەیس المصاب من فارق الأحباب بل المصاب من حرم الثواب. فەرموویەتی مصیبەت ئەوە نییە ئینسان دۆستەکانی بەجێ بێڵێ، ئەمە شتێکی حەتمیە، هەموومان ئەزانین. ئەگەر نەمریت و عمری خۆت بە جوانی بەجێ بێنی، مناڵ دوای ئەوە بی بە گەنج، دوای ئەبێ بە پیاو، دوای ئەوە بێ بە پیاوێکی پیر، ئەم جا ئەگەڕێتەوە بەلای خوای پەروەردگار. ئەمە سنەتی ئەم حیاتەتانێ. یەک پیاومانتیان یە ئێستا لێرە تەمەنی 100 ساڵ بێ، کەسێکمانتیان یە تەمەنی 100 ساڵ بێ. ئەی کوان ئەوانەی پێشوو بۆ دنیا هەر 100 ساڵە؟ نەوەڵڵاهی 100 ساڵەکان ڕۆیشتن، 90ەکانیش ئەڕۆن، 80ەکانیش ئەڕۆن، 70ەکانیش ئەڕۆن، واللهی دانە دانە ئەمانی تریش ئەڕۆن.
حيات وايە، ژیان وایە، سنەتی خوا لەم کەونە وایە، کەس ناتوانێ بڵێ من ناڕۆم. حتى ئەگەر نەڕوا زەمانێ دێت ئەوەنە پیرە بێ خۆی خۆزگا بە مەرگ ئەخوازێ، خۆی خۆزگا بە مەرگ ئەخوازێ و تویانە پیری و ئەوەنە عیب ئیتر هەزارە سەتە. چونکە ئینسان تا گەورە بێ بەردەوام عیب لە گیانە دروستە بێت، چاوی باش نابینێ، گوێی باش نابیسێ، جنگەکانی لاشەی بە قسەی ناکەن کەوابوو مردن باشترە، خۆی مردن ئەخوازێ، خۆی داوای ئەکا. ئەمە سنەتی حیاتە براینە، هەموومان ئەبێ بمرین و کەسی تریش نامێنێتەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆژێکیان لەسەر مینبەرەوە فەرمووی مسلمانان 100 ساڵی تر ئەم کاتە یەک نەفەر لەمانە نامێنن، کەسێک لەمانەی لێرە دانیشتون نامێنن. بالفعل لە دوای ئەو وتارەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای 100 ساڵ یەک نەفەر لەوانە نەمان و دڵنیا بە لای ئێمە شەر وایە کەوابوو ئەمرین. ئەوەی ئێمە ئەبێ بەدەستی بێنین هەوڵدانە بۆ پاداشتەکان. مصیبەت ئەوە نییە ئێمە کەس و کارەکانمان بەجێ بێڵین، ئەوە وەکو وتمان حتمیە، بەڵام مصیبەت چییە؟ مصیبەت ئەوەیە ئینسان بێبەش بێ لە پاداشتەکان. من حرم الثواب، ئەوە مصیبەتەکەیە خۆشەویستەکانم. ئەوە نەکبەتێکەیە، ئەبێ ئینسانی مسلمان بۆ ئەوە خەفەت بخوا کاتێک نوێژەکانی لە کاتی خۆیان نەکا، ئەبێ خەم و خەفەتی ئەوە بخۆین چەند ساڵ نوێژمان فەوتاوە تا ئێستا نەمان کردووە، ئەبێ خەفەتی بۆ بخۆین کە لە دەستمان دەرچووە و محاولەکەین بیگەڕێنینەوە، بەدەستی بێنینەوە، ئەوەنە چاکە بکەین، حەقی بکەینەوە. مصیبەت ئەوەیە خۆشەویستەکانم ئینسان زەکاتی ماڵەکەی دەرنەکرد بێ، حەقی خوای دەرنەکرد بێ لە ماڵەکەیە. مصیبەت ئەوەیە براینە ئینسان زمانی خۆی نەپاراست بێ لە طعنکردن لە مسلمانان، تانەدان لە مسلمانان، غەیبەتکردنی مسلمانان، دووزمانی لە بین خەڵکیە. ئەوەیە بەڕاستی حەقە ئینسان خەفەتی بۆ بخوا. ئەگەر کردبێتی پەشیمانی چارەیە، تەوبە چارەیە. مصیبەتی گەورە براینە ئەوەیە کە ئینسان حەقی دایک و باوکی نەدابێ. مصیبەتی گەورە خۆشەویستەکانم ئەوەیە کە ئینسان لەگەڵ براکانیا تێکچوو بێ لەبەر خاتری ماڵی دنیا، لەبەر خاتری پارەی دنیا، لەبەر خاتر نازانم، لەبەر خاتر شتێک کە خۆشی ئەزانی ئەڕوا. ئەوەی کە ئێمە ئەمڕۆ لەم دنیاە منافەسەی لەسەرەکەین، پێشبڕکێی لەسەرەکەین، خۆشەویستەکانم هەمووی بەجێ دێڵین. والله زەمانێ دێ هەمووی بەجێ دێڵین. خانۆکانمان، پارەکانمان، سیارەکانمان هەمووی بەجێ دێڵین، مەنسەب و پلەپایەکانمان. دوو کەس لەسەر مەنسەبێ شەڕیانە ئەگەر زوو تاریخ بڕۆ ببینن تەماشاکەی دوای 20 ساڵ دوای ئەوە تەماشاکە هیچیان لەو مەنسەبە نین، هەردوویان بەجێیان هێڵاوەی کە ترا لەسەری. ئەوە مصیبەتی گەورەیە خۆشەویستەکانم. حاتەمی ئەسەم عەرزم کردن ئەم پیاوە گەورە چەند جارێک لەم مینبەرەوە عەرزم کردن ئەم پیاوە گەورە چی پیاوێک بووە. ئەم پیاوە بەرزە ئەفەرمێ ڕۆژێکیان فاتتنی مەڕە سەڵات الجەماعە، ڕۆژێکیان یەک ڕۆژ نوێژی جەماعەتم لە دەست دەرچوو یەک جار. ئەفەرمێ فعەزانی ئەبوو ئیسحاق البوخاری وحده، ئەڵێ تەنها ئەبوو ئیسحاقی بوخاری هات سەرخۆشی لێ کردم. تەماشاکەن، تەنها ئەبوو ئیسحاقی بوخاری کە ئەوی شێکێک بۆ لە پیاوچاکان سەرخۆشی لێ کردم کاتی هاتم بۆ مزگەوت نوێژەکەم فەوتا بوو، سەرخۆشی لێ کردم. ولو مات ولد لي، ئەگەر کوڕێکم بمردایە لعەزانی ئەکثر من 10,000 نفس، ئەڵێ والله ئەگەرێکێ لە مناڵەکانم بمردایە 10,000 کەس سەرخۆشی لێ کردم، بەڵام نوێژی جەماعەتم لە دەست چوو یەک نەفەر سەرخۆشی لێ کردم و وەکو چۆن بڵی دڵی دامەوە. لای خەڵق جاء ئەفەرمێ لأن مصيبة الدين عند الناس أهون من مصيبة الدنيا. ئەڵێ خەڵق زۆر غەڵەت تێگەیشتون، لەلایەن مصیبەتی دین کەم نرخترە لە مصیبەتی دنیا. بچووکترین
بچووکترین مانگایەکت ئەمرێ کابرایە خاوەن مانگایەکی مردارە بێتەوە لەوانەیە بڵێم 100 کەس ئەڕوا بۆ ماڵی سەرخۆشی لێەکە بەڵام گەورەترین عیبادەتەکانی لەوانەیە نوێژ نەکا کابرا کەس نایەژێ بۆ نوێژ ناکە لەوانەیە ڕۆژووی ڕەمەزانی وەبێ عوزر نەگرت بێ کەس پێی ناڵێ بۆ نەیگرتووە زەکاتی ماڵەکەی دەرناکە کەس ناڵێ مانگاکەت لەبەر ئەوە تیا چووچووکە زەکاتی ماڵەکەت دەرناکە بەداخەوە برا بەڕێزەکانم ڕۆژێکیان ئیمامی عومەر تەماشاکەن خۆشەویستەکانم برا بەڕێزەکان تەماشای پێشینان و ئیمامە گەورەکان و پێشەواکانی ئەم ئومەتە بکەن ئیمامی عومەر خوای لێ ڕازی بێ ڕۆژێکیان ئەچێ باخێکی هەیە ئەچێ بۆ سەر باخەکەی کاتێک ئەگەڕێتەوە تەماشاکان نوێژی جەماعەتی لەدەست دەرچوو ئیمامی عومەر زۆر بێتاقەتە بێ کوڕەکانی کۆ ئەکاتەوە ئەڵێ هەر هەمووتان شایەت بن من ئەو باخەوای پێم کرد نوێژی جەماعەتم لەدەست دەرچوو هەمووتان شایەت بن کە من ئەم باخە لەمڕۆ بەدەوا موڵکی من نیەت دابەشی کە نەسەر ئیتر موڵکی ئەی وەقفیەکات بۆ فەقیر و هەژارەکان ئیتر لەمڕۆ بەدەوا موڵکی من نییە من ناچمە ناوی خەڵکانێ بخەنە سەری و ئیتر لە ئیسەودا واریدەکەی بۆ فەقیر و هەژاران بێ پیاوچاکان ئاوا لە دین تێگەیشتن خۆشەویستەکانم هەموو دنیا لەلایەن قیمەتی ئەوەی نەبووە کە پاداشتێکی قیامەتیان لەدەست دەربچێ هەر لەبەر ئەوەیە خۆشەویستەکانم ئەبینی ئەوان زۆر بەگەرمی ئەچوونە دەم پاداشتەکانەوە تەماشاکەن ئیمامی ئەبوو بەکر ڕۆژێکیان لە خزمەتی پێغەمبەرە ئەسحابە دانیشتون و ئیمامی ئەبوو بەکریش لەگەڵیانە دانیشتووە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ من أصبح منكم اليوم صائما کێ ئەمڕۆ بەڕۆژوو بوو ڕەمەزان نییە لە کاتێکی ترایە کێ ئەمڕۆ ڕۆژووی گرتووە ئەبوو بەکر ئەفەرمێ من ئەی پێغەمبەری خوا ئەفەرمێ کێ ئەمڕۆ شوێنی جەنازەیە کەوتووە لەگەڵیان چووە بۆ قەبرستان ئەبوو بەکر ئەفەرمێ من ئەی پێغەمبەری خوا ئەفەرمێ کێ ئەمڕۆ نانی فەقیر و هەژارێکی داوە ئەبوو بەکر ئەفەرمێ من ئەی پێغەمبەری خوا ئەفەرمێ کێ ئەمڕۆ سەردانی نەخۆشێکی کردووە ئەبوو بەکر ئەفەرمێ من ئەی پێغەمبەری خوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ مەجتەمەعنا فی ئیمرئ إلا دخل الجنة ئەفەرمێ والله ئەمە لە هیچ کەسێکا کۆ نابێتەوە لە یەک ڕۆژە إلا خوای گەورەی خاتە بەهەشتەوە منافەسەکانی ئەوان لەسەر بەدەستهێنانی پاداشتەکانی لای خوا بوو نەک لەبەر خاتری بەدەستهێنانی دنیا بوو لەسەر ئەوە منافەسەیان نەکرد ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو ئیمامی عومەر ئەفەرمێ فەرمووی پارە کۆ بکەنەوە یارمەتی کۆ بکەنەوە فەرشێکیان داخست شتێکی گەورەیان داخست هەر کەسێ چی لە توانایەتی پارە کۆ بکاتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمری کرد ئیمامی عومەر ئەفەرمێ بە فورسەتم زانی لە هەموو شتێکە ئەڕۆیشتم تەماشامە کرد ئەبوو بەکر هاتە پێشی منەوە لە هەموو کارێکە بۆ قیامەت سەیرم مەکرد ئەبوو بەکر هاتە پێشی منەوە ئەمڕۆتم فورسەتە ئەبێ شتێک بکەم ئەمڕۆ پێشی ئەبوو بەکر بکەوم ئەفەرمێ چوومە بۆ ماڵ چی پارەم هەبوو لە ماڵە نیوەیم هێنا کابرا دەفتەرێکی بووە 50 وەرەقەی هێناوە 100 ملیۆنی بووە 50 ملیۆنی هێناوە خستێتە سەر ئەو هینەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی عومەر چی جێڵا بۆ ماڵ و مناڵت فەرمووی نیوەیم جێڵا ئەی پێغەمبەری خوا ماڵەکەم کردە دووکتەوە نیوەیم هێنا نیوەیم بۆ ماڵ و مناڵم جێڵا فەرمووی تۆزێکی پێچوو تەماشام کرد ئەبوو بەکر هات ئەویش ماڵەکەی و پارەکەی خۆی خستە سەر عینەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی چیت بەجێهێڵا ئەی ئەبوو بەکر بۆ ماڵ و مناڵت فەرمووی هەرچی پارەم بۆ هێنام خوا و پێغەمبەری خوام بۆیان جێڵا ئەڵێ لەو ڕۆژەوە بۆم دەرکەوت کە من ناتوانم پێش بڕکێ لەگەڵ ئەبوو بەکری سیدیقا بکەم من ناتوانم پێشی ئەبوو بەکر بکەوم بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لە هەموو خەڵکی لە سەرمەرگا پێغەمبەر صلی الله عليه وسلم وتارێکی بۆ مسلماناندا ئەم حەدیسەی فەرموو
فرمووی إن أمن الناس علي في صحبته وماله أبو بكر. فرمووی کەسێک کە زۆر منەتی ها بەسەر منەوە، پێغەمبەر فەرمووی بە ماڵی و بە هاوڕێتیەکردنی ئەبوو بەکری صدیق. ولو كنت متخذا خليلا في أمتي لاتخذت أبا بكر خليلا. ئەگەر کەسێکم لە ئومەتەکەم بکردایە بە خەلیلی خۆم، خەلیل یعنی خۆشەویستێکی گیان بە گیانی، خۆشەویستێک کە ئەو پەڕی قیممەی خۆشەویستی، ئەگەر کەسێکم لە ئومەتەکەی خۆم بکردایە ئەبوو بەکرم ئەکرد. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەلیلی خوایە، لە دنیا کەسی نەکردوتە خەلیل. ولكن أخوة الإسلام ومودته، بلام أويك لقل أبو بكر هما برايتي إسلام خوشويسي إسلام. بچي أبو بكر قيشتا أو بليا با منافسة كردني بو بدسيناني پاداش دي قيامت. ئێمە دقە و سەعاتەکانی ژیانمان هەروە ئەڕوا بەبێ پاداشت، بەبێ کۆکردنەوەی پاداشت. مع العلم ئێمە ئەتوانین لە تەنها یەک دقەیە پاداشتی زۆر گەورەمان دەستکەوێ، بەڵام زۆر بەمان لێی مەحروم ئەبین. تەسەورەکەن تۆ لە ماوەی 6 سانیە یەک دقە ئەتوانی 100 جار بڵێ سبحان الله وبحمده، ئەتوانی بڵێ 100 جار بڵێ سبحان الله وبحمده، کە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لەبارەی ئەوە ئەفەرمێ هەر کەسێ 100 جار بڵێ لە ڕۆژێکە سبحان الله وبحمده خوا لە گوناحەکانی خۆشە بێ، ئەگەر وەکو کەفی دەریای شوابێ. تۆ ئەتوانی لە یەک دقەیە 50 جار بڵێ سبحان الله وبحمده سبحان الله العظيم، کە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو دووشەیە ڕاستە دووشەی سووکن لەسەر زمان، بەڵام زۆر خۆشەویستن لە لای خوای ڕەحمان. كلمتان خفيفتان على اللسان حبيبتان إلى الرحمن ثقيلتان في الميزان. لتاي ترازوي خواي پروردگارە ئەو دووشەیە زۆر قورسە. لە ڕۆژێکا خۆشەویستەکانم کە هەموومان خۆزگا ئەخوازین بگەڕێنەوە بۆ دنیا. ئەزانی بۆچی؟ نەک بگەڕێنەوە بۆ دنیا بۆ ئەوەی سیارەیەکی جوانترمان هەبێ، خانوویەکی جوانتر دروست بکەین. نەوەڵڵاه تەنها لەبەر ئەوەی یەک سبحان الله بتوانین سبحان الله یەکی تر بکەین. ئەو کاتە لە ڕۆژی قیامەتە ئەزانی ئەجر و پاداشتی یەک ڕکات نوێژ چەند گەورەیە، یەک سبحان الله چەند گەورەیە، یەک لا إله إلا الله چەند گەورەیە. بۆیە خوای تەعالا ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە هەموو خەڵق پەشیمانە، مسلمانانیش پەشیمانە، چونکە حەزەکەن زیاتریان دەستکەوێ. ئەوە جگە کافرەکان خوا پەنامان بدە، ئەوە ئیتر ئەوان لە هەموو کەس زیاتر هەڵپەیانە بگەڕێنەوە، بەڵام گەڕانەوە هەیە. خوای تەعالا ئەفەرمێ کەلا ئینەها کەلیمەة هو قائلها. ئەو داواکردنە لە ڕۆژی قیامەتە وشەیەکە بەس بۆ خۆت ئەیڵێ، گەڕانەوە نییە. ئەگەر ئەجەلت هات واللهی مەجالی یەک نەفەست نادرێ، مەجالی یەک نەفەسێکت نادرێ، یەک قوم ئاو ناتوانی بخۆیتەوە، یەک تیکە ناڕواتە خوارۆ لە قوڕگت ئەگەر ئەجەلت هات. لە ماوەی یەک دقەیە خۆشەویستەکانم ئینسان ئەتوانێت 50 جار سەڵاوات لەسەر پێغەمبەر بدا صلی الله عليه وسلم. ئەزانن 50 جار سەڵاوات لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر کەسێ بیدا خوای تەعالا 500 سەڵاواتت لەسەر ئەدا. لە دقەیەکە تو ئەتوانی 20 جار قل هو الله احد بخوێنی، 20 جار قل هو الله احد ئەتوانی بخوێنی، کە 3 قل هو الله احد بقدر قورآنێکە، بەقەدەر ئەوەی قورآنت ختم کردبێ. 3 قل هو الله احد بەقەدەر ئەوەی قورآنت ختم کردبێ. تو لە دقەیەکە ئەتوانی 20 جار بیخوێنی. ئەزانن هەر کەسێ لە دقەیەکە لە یەک ڕۆژە یەک دقە دەرخان کە بۆ قل هو الله احد، لە یەک ڕۆژە یەک دقە تەرخان کەی بەس بۆ خوێندنی قل هو الله احد. ئەزانن لە مانگێکە چەند جارەکە؟ لە مانگێکە 600 جار. ئەزانن لە ساڵێکە چەندێکەکە؟
لە ساڵێکە ئەکا 7,200 جار ئێدە بیری لێ بکەرەوە تو 7,200 جار وتوێتت قل هو الله أحد دابەشی سێیکە ئەکا 2,400 جار تو قورئانت ختم کردە لە ساڵێکە. ئەگەر یەک دقە لە ڕۆژێکە یەک دقە دانە بە قل هو الله أحد، یەک دقە، زۆر ناڵێم، یەک دقە. ئەم هەموو پاداشتە لە دەستمان دەرەچێ ڕۆژانە هەستی پێ ناکەین وە خەفەتیشی بۆ ناخۆین، حەزیشەکەین زوو بچێت، حەزەکەین زوو سەرمانگ بێ بۆی موچەکەمان وەربگرین، لەبەر خاتری موچە حەزەکەین زوو کاتەکان بچێت، بەس ئەم کاتانە هەمومان لەسەر حەسابە. خوای تەعالا لە ڕۆژی قیامەتە فەرمێ من ئەوەنە تەمەنم دا پێت ئیتر عوزرت نەمێنێ، ئەوەنە لەش ساغیم دا پێت عوزرت نەمێنێ، ئەوەنە مەجالم دا پێت کە ئیتر هیچ عوزرێکت نەمێنێ، بەس تو استغلالت ناکرد، تو ئەو هەلوو فرسەتانەی کە دەست دەکەوت نەت ئەتوانی وەکو پێویست سوودی لێوەربگری.